بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ڕووداوەکانی ئەم دوایی شاری کەرکووک و ناوچە جێناکۆکان بکەین قسە بکەین لەسەر ئەوەی ئایا ئەگەر دادگایەکی مێژوودا بندێکێ تاوانبارە بە هۆکاری ئەو ڕوودانە لە ناو سەرکردایەتی سیاسی کووردا دەپرسین ئایا لە ڕوانگەیەکی زانستی مێژوویەوە شتێکەیە ناوی ناپاکی بێ لە ناو مێژووی سیاسی کووردا ئەوانە کێن لە ناو مێژوودا بوونەتە هۆکاری ئەوەی شکست بە شۆڕش و ڕاپەڕین و بزوتنەوە سیاسی و ڕزگاری خوازەکانی کورد بهێنن ئایا ئەو ڕووداوانەی لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ڕوویاندا کێ سەبەبکاری بوو سەرکردایەتی سیاسی کورد یاخود میلەت و نەتەوە دەکرێت کێ لەم نێوەندەدا تۆمەتبار بکرێت ئایا ئەو ڕووداوانەی لەم دوایانەدا ڕوویاندا کێ بوو هۆکاری ئەوەی کە بەر لە ڕیفراندۆم قسەی لەگەڵ کرا یاخود میلەت و هەندێک لە سەرکردایەتی حیزبە سیاسیەکان هاواریان لێکرد کە ئەم کارە نەکەن یاخود ڕیفراندۆم نەکەن تاوەکو ئەنجامی نەدەن و کورد و چاری ئەمە نەبێ ڕیفراندۆم پرسێکی گرنگ و گەورەی نیشتیمانی یاخود میکانیزمێکە بۆ گەیشتن بەسەر بەخۆی ئایا دەبێت ڕیفراندۆم هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی ئەم دوایی ناوچە جێناکۆکەکان و شاری کەرکووک بوو بێت ئەوەی ڕوویدا چ نمونەیەکە لەناو ئەزمونونەکانی مێژووی کووردا ئایا نمونەی وامان هەیە لە زیاد لە 10 ساڵی ڕابردوودا ئەمە شکست بوو یاخود ئەمە پندێک و عیبرەتێک بوو بۆ مێژووی کورد یاخود بۆ سەرکردایەتی سیاسی کورتاوەکو لە ئایندەدا بتوانن سوودی لێ ببینن ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر جعفەر عەلی توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد دکتۆرە سۆزان کەریم توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو دکتۆر جعفەر ئێوە توێژەرن لە بواری مێژوودا شتێکەیە ناوی ناپاکی بێت لە ناو مێژوودا یا ئەوەی لە نێوان دوو کەوانە پێوتی خیانەتکردن زۆر سوپاس سڵاو ڕێزمێ بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی پێیام ڕێزم بۆ دکتۆرە سۆزان بێگومان لە نێو مێژووی هەر گەلێک لە دنیادا دەکرێت زۆر خاڵی ئیجابی و خاڵی پۆزتیف و خاڵی نێگەتیڤ ببینین مێژووی کوردیش وەک باقی مێژووی گەلانی تری دنیا بێبەش نییە لە هەردوو ئەم ڕووە ینی ڕوویەکی ئەگەر ڕوویەکی پۆزتیفی هەبێ بێگومان لە بەرامبەرەوەدا ڕوویەکی نێگەتیڤیشی هەیە لە کاتێکدا لە ناو جوڵانەوەی وەرزگاری نیشتیمانی ئێمەدا ڕەنگە کۆمەڵێک داستان و کۆمەڵێک سەروەری و کۆمەڵێک ئینجازات کەم تا زۆرێک لە قۆناغی جاجادا لە هەندێک بەرگەی مێژوویدا بەدەست هێنرابێ بەڵام لە بەرامبەر ئەوەشدا بێگومان کۆمەڵێک لەمپەر و کۆمەڵێک کۆسپ و کۆمەڵێک ناکۆچی و کۆمەڵێک ملانەی نائاسایی وە کۆمەڵێک ملشکاندن و وە کۆمەڵێک پاشقۆڵ لێگرتنیش هەبووە جوڵانەوەی سیاسی ئێمە لە تەواوی قۆناغی مێژوویەکانیدا دەتوان بڵێن بێبەش نەبووە لەو ملبلانەیە و لەو جۆرە پەنابردن بۆ پاشقۆڵ لە یەکتری گرتن و بۆ ملشکاندنە یەکتری لە کاتێکدا تۆ لە ناوەدا لە بەرامبەر هێزێکی داگیرکەردا لە خەبات و تێکۆشان دابووی لە هەمان کاتدا بەشێکی تر لە ناوەوە لە ملبلانەیەکی توندا بوون لە بەرامبەر ئەم هێزەی کە بە ناوی شۆڕجێڕێتی و ڕەنگە بە ناوی خەباتی ڕزگاری نیشتیمانیەوە قیادەی حەرەکەیەکی معەیەنی کردبێ لە مێژووی ئێمەدا ئەگەر سیرکەین ئێمە لە سەردەمی شێخ مەحموودەوە تاوەکو بە ئێستاش دەگەین بەڕاستی پڕێتی لە خەڵکانێک کە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ناپاچیان کردبێ بە جۆرێک لە جۆرەکان سەنگەری خیانەتیان هەڵبژارد بێ بۆ هەموو خیانەت و هەموو ناپاچێکیش هەموو گوناحێکی سیاسیش کە کرد بێتیان گوناحێکی نیشتیمانیش کە کرد بێتیان بێگومان کۆمەڵێک پاساوی خۆیان هەبووە من بەستمەوە نییە بڵێم ئەم پاساوانە لە شوێنی خۆیاندا بوون و ئەم پاساوانە پاساوی مقنعن چونکە لە ڕەنگە لە بەسیترین تعریفدا ئێمە ئەگەر تعریفی ئەوانە بکەین کە خیانەت دەکەن ناپاچی دەکەن بریتین لەو کەس و گروپ و هێزانەی کە سەنگەری دوژمن هەڵدەبژێرە لە ناو سەنگەری دوژمنەوە پەلاماری هێزێکی نیشتیمانی دەدات ئەم هێزە نیشتیمانیە چەند خێڵە چییە چەند هێزێکی مۆدێرنە چەند هێزێکی پێشکەوت و خوازە چەند هێزێکە کراوەیە بەسەر دنیادا وەڵامەکەت بیر نەچێت پاساوی بەشێکی زۆری پاساوی خیانەت لە پێناوی مانە و لە پێناوی بەرژەوەندیە یاخود پاساوی تری هەیە ئەو هێزە نیشتیمانە بە هێزێکی نانیشتیمانی نازانێت کە خیانەت ڕاستیەکەی لە مێژووی ئێمەدا من ناڵێم بەڕەهایی بەڵام ڕەنگە کەمتر من ئەوە بەدی بکەم کەم هێزانە کە بە ناوی نیشتیمانەوە قسە دەکەن دوجار ئامانجیان
خودی پرسەکە بێت خودی پرسە نیشتیمانیەکە بێت ڕەنگە لە پەیرە و پرۆگرام و لە بەیاننامە و لە قسەکردن و لە ڕووی تیۆریەوە هیچ کەم و کورتێکیان نەبێت لە مەجای نیشتمان پەروەری و لە مەجای کارکردن بۆ مەسائلە نیشتمانیەکان و بۆ پرسە نیشتمانیەکان بەڵام دوجار لەسەر ئەرزی واقعدا لە مەجای کردەیدا ئەوەی کە دەیبینی شتێکی جیاوازە هێندەی کارکردن بۆ هێزێکی دیاریکراوە بۆ هێندەی کارکردن بۆ بنەماڵی دیاریکراوە بۆ هێندەی کارکردن بووە لە سنوورێکی لۆکاڵی دیاریکراوە و بە نەهجێکی دیاریکراوە خزمەت و بەرژەوەنی بە هێزێکی معەن و هێزێکی سیاسی دیاریکراوە هێندە کارکردن نەبوو لەسەر ئاستی نیشتیمانی چکە دوجارەوەی زانی ئێمە و خودی سەرکردەکانی ئێمە نە هێزەکانمان بوون بە هێزی نیشتیمانی و نە سەرکردەکانمان بوون بە سەرکردەی نیشتیمانی یعنی ئێمە لە کێشەیەکی گەورەی ئێمە ئەتەوێت بڵێ لە غیابی نەبوونی هۆشیاریەکی ئیناکە نەبوون بە سەرکردەی نیشتیمانی پەنا بۆ ناپاکی ئەبرێت مەسەلە ئەوە نییە بێگومان هەر هێزێکی نیشتیمانی بیر لە ناپاکی و خیانە ناکاتەوە هە سەرکردەیەکی نیشتیمانی بیر لە ناپاکی و خیانە ناکاتەوە بەڵام من بەڕاستی دەمەوێت بە جۆرێک کەم پرسیارەی تۆ سیاغە بکەمەوە ئێمە لە بەرامبەر ئەو ئەشخاص و ئەو هێزانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە مێژوو ئێمەدا بەڕاستی ئێمە گوناهێکی گەورەمانەیە هەتا مێژوو نووسان و لێکۆڵەر و نووسەر و ڕۆشنبیر و ڕۆژنامە نووس و هەمووانێک کە لەم کایاندا کار دەکەن ئێمە کاتێک کە شخصێکی دیاریکرا و سەرکردەیەکی دیاریکرا و لە قۆناغێکی مێژووی دیاریکرا و بۆ نمونە تۆ کاکە بگەڕێەوە بۆ سەدەی 19 لە سەدەی 19دا بۆ نمونە تۆی پیاوی چۆک و هێزدان شێردێنی خیانەت دەکات کە خیانەت دەکات دوجار دەبێت پیاوێکی نیشتمان پەروەر پاش چەند ساڵێکی تر یعنی ئێمە نەهاتوین یعنی ئێمە ئێستا هێزدان شێر هێندەی وەکو پیاوێکی نیشتمان پەروەر و شۆڕجێر بەرامبەر بە دەوڵەتی عوسمانی دەناسین هێندە وەکو پیاوێکی خیانەتکاری نایناسین لە بەرامبەر میر بەدرخاندا یعنی ئێمە بەسم لە چێم بەسمەوە نییە من ڕاست و چەپێک بەسەر هەموو جوڵە سیاسی و جوڵە نیشتمانیەکانی هێزدان شێر یا هەر شخصێکی تردا بێنم بەڵام ئێمە دەبێت دیقەت لەوەش بدەین ئایا خێرە تۆ لە ماوەی چەند ساڵێکدا پیاوێکی خیانەتکارەوە دەبی بە پیاوێکی نیشتیمانی لە سەرکردەیەکی خیانەتکار و گوناهبارێکی نیشتیمانیەوە دەبی بە شۆڕجێڕێکی نیشتیمانی ئێمە چیمان کرد بۆ سزادانی ئەم بۆ نمونە ئەم خیانەتکارە لە مەرحەلەیەدا ئایا چۆن دەتوانی متمانەی پێ بدەیەوە بیکەی بە سەرکردەیەکی نیشتیمانی پرسیاری من لێرەدا ئەوەیە ڕاستیەکەی ئێمە مقەسیرین لەوەی کە بتوانین ئەم شخصانە تێر بکەین لەوەی حەقی خۆیان پێ بدەین. دکتۆرە سۆزان لەناو گەنجینەی مێژووی کووردا شکست و هەستانە و سەرکەوتن و کەوتن زۆر بووە ئەمانە چ پندێکیان تیا بووە لەناو ئەم مێژووەدا بۆ ئەو قۆناغەوە بۆ قۆناغەکانی دواتر و ئایندەش. بەڵێ دەستخۆشیتان لێکەم سەرەتا لەبەرەوەی ئەم بەرنامەیە تایبەتە بە ڕووداوەکانی ئەم دوایی کەرکووک ئەمەوێ لێرەوە سەری ڕێز بۆ ئەو شەهیدانە دانەوێنین کە خۆیان کرد بە قوربانی لە پێناوی نەتەوە و نیشتیمانە. بەداخەوە چەمکی خیانەت لە مێژووی کووردا چەمکێکی زۆر دیارە زۆر ڕوونە هیچ کات ئێمە ناتوانین نکۆڵی لەم چەمکە بکەین لە نێو مێژووی کووردا هەرچەنە لە نێو هەموو نەتەوەکانی جیهانە ئەم چەمکە بەدیەکەین بەڵام زۆرتر و زەقتر لە نێو مێژووی کووردا ئەمە ئەبینین. بەشی هەرە زۆری مێژووی کورد پانتایەکی هێچگار گەوری داگیر کردووە بەم موشەیە بەم ڕووداوە بەداخەوە ئەگەر ئێمە سەیری مێژووی کورد بکەین تەنانەت هەر لە سەردەمی کۆنەوە بۆ نمونە بەشێکی زۆر لە مێژوو موسان لەگەڵەوەیان کە یەکێک لە هۆکارەکانی ڕوخانی تەنانەت دەوڵەتی میدیەکانیش بریتە لە بەهۆی خیانەتەوە بووە ینی لە زۆر کۆنەوە ئێمە ئاشناین بەم چەمکە لە ناو کەلتورمانە هەیە بڵێ لە 1916 پێش زاین نەخشێک هەیە لەسەر کۆشکی پاشای ئاشور کە وێنەی سەرکردەیەکی ماناییە کە دواتر بەشێک بوون لە میدیەکان نەخشی کۆشکی مانایەکانی بەدەستەوە و پێشکەش بە پاشای ئاشوریەکە کە ئەمە نیشانەیەکی دیاری خیانەتکردنی سەرانی یا بابڵی پاشای ئەو وڵاتەیە بۆ پاشای ئاشور کە دواتر داگیریە کات و ماوەیەک حکومەکات و بەڵام پاشای ئاشور جیسانەوە هێرشەکاتە سەری و لە ناوی ئەبە. ئەمە بەم شێوازە هاتوو تاوەکو سەردەمی سەدەکانی ناوەڕاست و تاوەکو سەدەی 19 و 20 لە مێژووی هاوچەرخا بە شێوازی هێچگار زۆر دیار ئێمە بەدیەکەین هەر لە دوای ڕاپەڕینەوە ئێمە چەندین جار خیانەتی زۆر ئاشکرامان بینیوە لە مێژووی کووردا بۆیە بەداخەوە ئەم ناپاکیە لە سەرجەم قۆناغەکانی مێژووی کووردا بە درێژایی مێژوو هاتووە لەگەڵ خۆیان. ئەگەر باز لە میرنشینە کوردیەکان بکەین وەک دکتۆریش ئاماژەی پێکرد زۆربەی زۆری میرنشینە کوردیەکان بە
بەدەسیسی خوان ینی لە ناوچوون بەهۆی خیانەت و ناپاکی و ململانی خوانەوە لە ناوچوون لە نێو مێرنشینی سۆرانە کە عەبدوڕەحمان پاشای بابام 24 جار هاتۆتە 24 ساڵ حکمی کردو 6 جار لەسەر حکم لابراوە بەهۆی ئەندامانی خێزانەکەی و 6 جار بەهۆی ئەندامانی خێزانەکەی و لەسەر بەڵێ بەهۆی ئەندامانی خێزانەکەیەوە لەسەر حکم لابراوە و لەشکری وڵاتیان هێناوەتە سەر عەبدوڕەحمان پاشا و لە سەر حکم لایەن بردووە بەدرخان پاشا لە نێو مێژووی بۆتانە ئێمە مێژوویەکی دیارەکە لەلایەن یزدان شێرەوە بەڵێ خیانەتی لێکرێ و بەڵام دواتر یزدان شێر وەکو دکتۆریش ئاماژەی پێکرد دواتر بێ بە قاعیدێکی نیشتیمانی زۆر جارم خیانەتکارانە ئەوانن کە شۆڕژگێڕن دواتر خیانەتەکەن دکتۆرە لێرە ببوورەوە ڕادگرم یعنی ئەمانە تۆ وەکو باسیەکەی لە میدیەکانیەوەنەوە هەتاوەکو سەدەی 90 و 20 ساڵێ بەر لە ئێستش و تاوەکو ئەم چرکە ساتەش ئێمە لە ناو دەراویشتەکانی ئاژینەوە دانەبڕاو بوو ئەم چەمکە لە ناو مێژووی ئێمە تا چەند ئەمانە لە ناو گەنجینەی مێژووی ئێمە ینی دوجار بوونەتە پندێک یا بوونەتە عیبرەتێکی وە کە کەمتر دووبارە بکرێنەوە بەڵام ئەوەی کە تۆ باسییانەکەی بەردەوام ئەمە خۆی دووبارە کردوێتەوە نوێ بۆتەوە نمایش بووتەوە لەگەڵ دووبارەبوونەوەی ئەم کارە ساتانەیە بەداخەوە ئێمە هێندە نەهاتوین دەستخینە سەر برینە قوڵەکان کە ئەمانە چ کارە ساتێکیان بەسەر نەتەوەکی خۆیانە هێناوە زیاتر ئێمە باسمان لە خاڵە ئیجابیەکانیان کردووە زیاتر باسمان لە شۆڕژگێڕی ئەمانە کردووە نەهاتوین لەوە بکۆڵینەوە کە ئەمانە ئەم خیانەتیان ئەنجام داوە هۆکارەکەی چی بووە بیان هێنین لێکۆڵینەوەیان لەسەر بکەین ڕخنیان لێ بگرین لە ناو مێژووی کووردا زەقیکەینەوە یەکێک لەو هۆکارانی کە ئێمە نەمانتوانیوە ئەم کارە بکەین بەداخەوە ئێمەی نەتەوەی کورد زیاتر لە ژێر بارێکی سۆزداری عاتفیە خوێنەوە بۆ مێژووی خۆمانەکەین بۆیە هەر ببینە زۆر جار من بیرمە کاتێک کە خوێندکاری دکتۆرا بوون یەکێک لە خوێندکارەکان باسی ئەوەی کرد کە بنەماڵەی بەدرخانەکان جاشی عوسمانیەکان بوون ئێمە هەمومان لی هەستاینەوە و پێمان وا بوو غەدرێکی ئەجگار گەوری کردو لە مێژووی کورد تۆ چۆن بە بنەماڵی بەدرخانەکان ئەڵێ جاش بوون پێوتین جاشی عوسمانیەکان بوون لەبەرەوەی هەموو ئەندامانی خێزانی بنەماڵی بەدرخانەکان یان سەفیر بوون یان قونسۆڵ بوون یان پلەپایەکی باشیانە بۆ لە دەوڵەتی عوسمانیە بۆ ئەمانە دژی ئەمەنەوەسە ئێمە بەدیدێکی زۆر با بڵین ڕقەوە ئەم قسەیەمان وەرگرت بەڵام فەلەن ئێستا گەربێت و ئێمە خوێندنەوە بۆ مێژوو بکەین بەشێکی زۆر لەوانەیە کە ئێمە ئێستا بە شۆڕژگێڕیان نەزانین لە سەردەمێک لە فترەیەکی مێژوویە ئەمانە خیانەتیان کردووە ئەمانە خۆ بەدەستەوەدانیان کردووە ئەمانە کارێکیان کردووە کە توش بە خواستەنەتەوەیەکان خاڵی بەهێز دواتە یا پندێکی لێ وەرنەگیراویان نەکەون و تونەتە ژێر پرسیار و جەبری میلەتەوە یان نەتەوە بە تایبەتی نەتەوەی کورد کە ئەم سەرکردانە پەراوێز خەوبیان کاتە دەرەوەی هاوکێشەکان نەخێر بەداخەوە ئێمەی کورد هیچ کاتێک پندمان لە مێژوو وەرنەگرتووە هیچ کاتێک ئەگەر پندمان لە مێژوو وەرگرتە ئەو هەموو خیانەتێک لە دواییەکە هەر لەم چەند ساڵی دواییە دووبارە نەئەبەوە ئەمە هۆکاری ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە نە پەندی لێوەرگرین نەتوانیومانە لێکۆڵینەوەیەکی ورد و نەتوانیومانە دیدگایەکی ڕاستەقینەمان هەبێ بۆ خوێندنەوەی سەرکردەکانی خۆمان بەڵام ئەگەر زۆر جار بە تاکتیکی یا استراتیژێکی مهم وێ ناکرابێ لەلایەن سەرکردەکانەوە یاخود وەکو دکتۆر ئاماژەی پێکرد پاساوێکی مەشروعی بۆ هێنێتەوە بۆ خۆی ئەم پاساوەش بەڵگە و پاساوێکی بەهێز نابێ لە بەرامبەر ئەوەی کە تۆ بە خیانەتی کاریەزانی وەکو توێژەرێکی مێژوو ئەو بە خاڵێک یا ئینجازێکی بەهێزی ناو مێژووی سیاسی خۆی بزانێت پاساو چییە هەموو تاوانبارێک پاساوی خۆی هەیە بۆ تاوانەکەی خۆی هەموو تاوانبارێک توانێت پاساوی بهێنێتەوە بۆ تاوان بەڵام ئایا ئەم پاساوانە تا چەند منطقین تا چەند ڕاستەقینەن ئەمە ڕووداوێک بە بڕای تۆ بێ پاساون زۆربەی ئەوە ئەو نمونە زۆربەی زۆریان بێ پاساوە یەک پاساوم پێ بڵێ کاتێکە میری سۆران باز لەوا کرێکە باوکی خۆی لە قەڵای زیندانیەکە خۆی دەسەڵاتە گرێتە دەست یەک پاساوی منطقیم پێ بڵێ بۆ ئەمە پاساوی منطقیم پێ بڵێ کاتی هێزدان شێر خیانەت لە عەبدوڕەحمان هێنەکات لە بەدرخان پاشاکە یەک پاساوی منطقیم پێ بڵێ کاتێکە موشیری حەمەی سلێمان دەستی هێزی ئینگلیزە کرێت و ئەیهێنێتە ئەمدی و دەربەندی بازیانەوە یەک پاساوی منطقیم پێ بڵێ کاتێکە قەڵای دمدم ئەدرێ بەدەستەوە کە قەڵای چەندین مانگ بەرگریەکە بەڵام دواتر یەکێک لەناو خۆی قەڵاکە سەرچاوی ئاوەکەیان ئاشکرا ئەکات و قەڵاکە ئەدا بەدەستەوە کە چەندین کچ و ژن لە قەڵاکە و خۆیان فرێدەن خوارەوەی دەستی بێگانە نەکەون چ پاساوێکی منطقی هەیە بۆ ئەمە یەک پاساوی منطقیم پێ بڵێ کاتێکە شنگال بەدەستەوە درا ئەو هەموو کچە پاکیزەیە درا بەدەستی داعشەوە جنۆکەکانی داعشەوە یەک پاساوی منطقی بۆ ئەمانە چی هەیە کامە پاساوی منطقیە کاتێکە لەشکری عێراق هێنرێ بۆ هەولێر لە 96 پاساوێکی منطقیم پێ بڵێ
کام پاساوە تۆ لەشکرە هێنی بۆ گیانی کورد بۆ گیانی هاوڵاتیەکانی خۆت بۆ گیانی هاونیشتیمانەکەی خۆت یەک پاساوی منطقیم پێ بڵێ ئێستا بەدەستەوەدانی کەرکووک یەک پاساوی منطقیم پێ بڵێ دێمە سەر ئەو تەوەرەیە دکتۆر سوپاس دێمە سەر ئەو تەوەرەیە دکتۆر جعفەر ئەم شکستانەیە کەوتنانە زۆر جار لە مێژوودا کە ڕویان داوە ئەگەر لە سەردەسی سەرکردەیەک بوو بە یاخود سەرکردەکان هەمیشە تۆمەتبارن ئەوەی لە سەردەمی میدیەکانەوە دکتۆرە ئاماژەی پێکردوە سەردەمی میرنشینەکان یاخود سەردەمی شێخ مەحموود دواتریش هەموو ئەمانە کۆمەڵێک سەرکردەیە کۆمەڵێک چۆن ڵێی نوخبەی سیاسی دەسەڵاتدار و شۆڕژگەر ئەمانەیان کردو ئایا کاتێککە دادیایی ئەکرێن یا کاتی ئەخرێنە ژێر پرسیارەوە ئەکرێ ئەم بەکەرانە تەنها خۆیان تۆمەتبار بکرێن یاخود سادەی و یاخود ئەوانش کە بە دەوروبەر یاونیان نەتەوە بۆ خۆی بخەیتە ژێر پرسیار و بخەیتە ژێر ئەوە کە دەبوو ئەمە ڕووی نەدایە ڕاستیەکەی بڕوام وایە بە تەنها خودی ئەوەش خاصە ئەو بکەرە ئەو بکەرانی کە ئێمە بە خیانەتکاریان دەزانیان بە خەڵکێکیان دەزانین لە ڕێڕەوی نیشتیمانی لایەنداوە بە تەنها تۆمەتبار ناکرن لەبەرەوەی هیچ بکەرێکی خیانەتکار جورئەتی خیانەتکردن ناکە ئەگەر هێزێکی پشتیوانی لە پشتی خۆیەوە نەبینێ واگەر کۆمەڵی دەنگ لە پشتی خۆیەوە نەبینێ کۆمەڵی قەڵەم و کۆمەڵێک دەنگ و کۆمەڵی ڕۆژنامە نووس و کۆمەڵی هونەرمەند و کۆمەڵی نووسەر و ڕۆشنبیر و مامۆستای دینی و مامۆستای زانکۆ و مامۆستای بواری پەروەردە و تاوەکو دەگاتە ئەو حەشاماتەی کە لە شەقامەکاندا ئەو کاسبکار و دەستگێر و خوێندکار و نازام ئیلا ئاخریه ئەگەر ئەم پشتیوانیە ناو کۆمەلگادا لە پشتی خۆیەوە نەبینێ ممکن نییە هیچ شخصێک لە تاریخدا جورئەتی پەنجەبردن بۆ خیانەتی هەبێت چکە هیچ کەسێک بتەنها ناتوانێت هیچ بچنێتەوە لەبەری خیانەتدا بەڵام کاتێک کە تۆ دەبی بە هێزێکی سیاسی ئەم هێزە سیاسە گرفتی ئێمە ڕاستیەکەی من وای دەبینم هێندە لە خودی خیانەتەکە نییە هێندەی لە خودی ملدان و ملکەچکردنە بۆ خیانەتکار هێندەی لەوەدایە کە تۆ ئۆکەی بۆ خیانەتکار دەکەی یعنی ئۆکەی خیانەت کرا مێژووی هەموو گەلاین دنیا ڕەنگە پڕ بێ لە خیانەت ئەمە پاساوی ئەوە نییە کە دەبێ ئێمەش خیانەت بکەین پاساوی ئەوە نییە کە ئێمە لە ئەمریکا شەڕی ناخۆ هەوە دەبێ ئێمەش بکەین کە لە ئەفغانستان وێرانە هەبوو ژن ڕێگای نەدرا بچێتە مەکتەب دەبێ ئێمە ژن سەرکوتکەین نابێ بچێتە مەکتەب کە لە سۆدان خەڵک لە برسان مرد دەبێ شابەکەی مش لە برسان بمرێ ئەم پاساوانە پاساوی کۆمەڵی چەتەنە کە بەناوی ناسیۆنالیستەوە لەم وڵاتە ئێمەدا ناوچێتی پارتی لە 92 تاوکو ئێستا بەم نەغمەیە قسە دەکەن بەم نەغمەیە خوێنی خەڵک بەفیڕۆوە دەن و هیچ نرخێک بۆ ئینسان دانانێن ئەوە بێبەهاترینش لای ئەوان ئینسانە مەبەستم لە چییە یعنی بەتەنها بەرپرسیاری یەکەم لە خیانەت و لە گوناهی نیشتیمانی لە نیشتمان فرۆشی بەڕاستی خودی ئەم شەخصە نییە کە نامەیەک بۆ سەدام حوسێن دەنێرێ خودی ئەم شەخصە نییە کە پەیامێک بۆ تاران دەنێرێت و پازدار دێنێ خودی ئەم شەخصە نییە کە شەڕێک هەڵدەگیرسێن و 10,000 ئینسان لە نیشتیماندا دەکاتە قوربانی و مزعفاتی ئەم شەڕە دەیان فەسادی کۆمەڵایەتی و دەیان منداڵ هەتی و دەبێت و دەیان منداڵ لە مەکتەب بێبەش دەبێت و دەیان منداڵ دەکەوێتە سەر هەزاران منداڵ دەکەوێتە سەرجادە نەکدەیان یعنی ئەمە کۆمەڵی خەڵکی تر هەیە لە پشتی ئەمەوە کە لە هۆڵەکاندا کۆیان دەکەنەوە بە بێدەنجی دادەنیشن بەیعەت نوێ دەکەنەوە بۆ ئەم سەرکردن نانیشتمانیانە کۆمەڵی خەڵک هەیە کە پرسیار ناکە لە ئەجێندای سیاسی ئەمانە پرسیار بێدەنگە باسی خەڵک بێدەنگی کرد باشە تۆ بە هەزاران خەڵکی سەر و شەقامە و خۆ باسکە دێک ئاڵای بۆ باە پشگیریەکە یعنی تەنانە وێنە هەیە لە بەردەم هەندێک سەرکردا کابرا سوجدەی بۆ ئەبا کڕنوشە بە یعنی بۆ بێ ئێمە سەرکردە تۆمەتبارکەین زۆر من ئێستا پێ دەڵم من یەکێک لەو نامیلکە بچووکانەی ڕاستەکەی کە هەمیشە جێگای عجابی منە ئالین دۆلابۆتی لە سەدەی 16دا نامیلکەیەکی بچووکی نووسیوە لەسەر ئەگەر بە هەڵەدا نەچووم ناونیشانەکەی لەسەر خۆ بە کۆی لێکردنە شتێکی لەو بابەتانەیە ئەینوانەکەی لەوێ ئەو باسی ئەوە دەکا دەڵێ ئەگەر ئێوە بەستی لە حەشاماتی خەڵکە ئەگەر ئێوە دەستەکانتان نەبەخشن بە دەسەڵات ئەو هەموو دەستانی لەکوێ بوو خەڵکی پێسەرکوت بکات ئەگەر ئێوە چاوەکانتان نەبەخشن بە دەسەڵات ئەو هەموو چاوی لەکوێ بوو چاودێری هەموو خەڵکی پێ بکات ئەگەر ئێوە هێزی خۆتان نەبەخشن بە دەسەڵات ئەو هەموو هێزەی لەکوێ بتوانین ڕوبەڕووی ئەو هەموو خەڵکە بێتەوە گرفتی ئێمە لەوەدا هەتا ئەم چرکە ساتە ئێمە ئەوە دەکەین ئەتەوێ وەڵامی پرسیارەکەی من بەوە بدەیتەوە یعنی ئەتەوێ بڵێ تەنها ئەوە سەرکردەکان نین تۆمەتبارن لە ناو مێژووی سیاسی ئێمە کە با بڵێ ناپاکیان کرد بێ هەتا میلەتی شەریکە لەگەڵیانە هاو باش هیچ گومانی شتێدانی هەر گومان لە مەدانیت لەبەرچی لەبەر تۆ هیچ خیانەتکارێک نبینی لە مێژووی ئێمەدا یەک ڕەوە لە خەڵک لە پشتیەوە نەوەستا بێتەوە وەرە مێژووی ئێمە سیرکە وەرە کە تۆ هەر لە دوای ڕاپەرنەوە نمونەی زیندومانێ لە ساڵانی ناوەڕاستی شەخصەکان سیرکە
مەسلەی ئەوەی کە لە ئەدەبیاتی سیاسی نامدراوە جەلالی و مەلایی کاتێک جەلالیەکان تەسلیم بە حکوومەتی عراقی دەبنەوە خەڵکانێک بەدوایانەوە یعنی ئەمە هێزێک هەیە ینی حەشاماتێک هەیە لە دوای ئەمان لەنەوە تو شش کاتێک بەعزی هێندێتەوە حەشاماتێکی گەورە ناوپارتی بەدای مەسعود بەرزانیەوەیە. بەڵام ببوورە دکتۆر پێت وایە نییە یعنی بە جۆرێ لە جۆرەکان بۆ خۆی بوونی دەستە جەمعیە خۆ شەقامێکی گەورەی قەرەباڵغ لە پشتی ئەوانەوە بێ بۆ خۆی ئەویش پاساوی هەیە ئەمە ناونەنێ خیانەت ناوی بنێ جۆرێکی تر لە سیاستکردن و نمایشکردنی هێز و دڵسۆزی بۆ نیشتیمان و گەڕانەوە بۆ مۆدێلێکی تری بەڕێوە بردن زین چۆن نابێتە پاسا ئەمە لە ژێر هیچ تایتەڵێکدا و لە ژێر هیچ مۆدلێک لە نیشتمان پەروەری و لە هیچ بازنەیەکی نێو مێژووی نیشتمانیدا جێگەی نابێتەوە ئێمە هەر پاساوێک بینەوە هەموو ئەم بکەرانە دەست بە کەشکەڵانی فەلەکەوە بگرن خیانەتکاری نیشتمانین دەست بە کەشکەڵانی فەلەک بگرن چینیە ئەمانە لەوە دەرباز بن. سپاس دکتۆرە سۆزان ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان ڕوویدا ئەوە چەند مۆدێلێکە لە ناو ئەزمونونەکانی ناپاکیکردن لە مێژووە خود ئەو ئەزمونانی کە لە مێژووە ئێمە هەمیشە کاتێکە مێژوو ئەخوێنینەوە و توێژینەوە و شرۆڤەی مێژوو ئەەکەین هەمیشە بە برینێکی قوڵ لە ناو جەستەی مێژوی خۆمان نایبینی ئەوەی کە لەم چەند ڕۆژەی دوای پێشووترا ڕوویدا لە کەرکووک و ناوچە جێناکۆکان هیچ شتێکی کەمتر نییە لەو خیانەتە گەورانی کە کراون. خیانەت چییە؟ تۆ کاتێک توێژەرێکی زانستی بواری مێژوو ئەمە ئەڵێ یاخود بۆکو ئەوەی کە ئەگەر هێزیە کردبێتی لە ڕووی فکریەوە تۆ ئایدۆلۆژیایەکی جیاوازتە بێت. نەخێر من وەکو تێڕوانینێکی زانستی ئەڕوانمە ئەم بابەتە من هیچ پاساوێکی منطقی نابینمەوە بۆ بەدەستەوەدانی ئەم ناوچانەی کاتێککە تۆ کۆمەڵێک خەڵک ئەبەی کۆمەڵێک ڕۆڵی ئەم نیشتیمانە ئەبەی لەو ناوچانە بە کوشتیانە دەیت و دواتر لە بەرامبەر یەک ئیمزای ئەیان هێنی و ئەیان کشێنیتەوە ئەم ناوچانە لەسەر سینیەکی زێڕین پێشکەشی دوژمنی ئەەکەیتەوە. هیچ پاساوێکی منطقی نابینم من کاتێکەلی ئەڕوانم پاساوێک نابینم هەموو ئەو پاساوانی کە ئەهێنرێنەوە بۆ ئەوەی کە زەرر لە نیوەی بگەڕێتەوە باشترە و خەڵکێکی زیاترمان بە کوشتنەدا و پێش ئەوەی ئەم هەنگاوە بنەی بۆ بیرت لەم ئەگەرانە نەئەکردەوە بۆ پێش ئەوەی پێشمەرگە بەریتە ئەو ناوچانە و ئەو ناوچانە داگیر بکەیتەوە بیهێنیتەوە سەر خاکی کوردستان بۆ بیرت لەوە نەکردەوە کە چه شتێک بکەیت چه هەنگاوێک بنی تاوکو ئەم ناوچانە بپارێزی لە ناو عەمباری مێژوودا ئێمە نمونەمان هەیە هاوشێوەی ئەمە و ئێستا بڵێ مێژوو خۆی دووبارە کاتەوە یاخود تۆ هەر تەنها ڕووداوەکان بە شێوەیەکی سەطحی ئەمە لێکدا بەڵێ بۆ نیمانە مێژووی میرنشینی بابان ئیمپراتۆریایەکی ئەوەندە فراوان بوو کە دەسەڵاتی بەشێکی زۆر لە باشووری ئێسەی عراقیشی گرتبووە یعنی ناوچەیەکی ئەجگار فراوان پیانەوت ئیمپراتۆریای بابان بەڵام هەمیشە بەهۆی خۆخۆری و ململانی ناوخۆوە هەمیشە ئەم چارچەوەی دەسەڵاتی بابانە هەمیشە لە بەرزی و نزمیا بووە هاتوون داگیریان کردەوە ناوچەکانیان داگیر کردەوە بە جۆرێک کە والی ئەستەمبول داوە لە عەبدوڕەحمان پاشای بابانەکە کە ببێ بە والی بەغدا یعنی دەسەڵاتی هێندە فراوان بووە بەڵام لەکچۆکانی ئەوەیە بەهۆی ململانی ناوخۆوە نەیانتوانی پارێزگاری لەو دەسەڵاتە بکەن کە ئێستش بە هەمان شێوە ئێستا ژەمی کە ئیبینم ململانی ناوخۆیە ئێمە بەهۆی ململانی ناوخۆ ڕێکنەکەوتنی ناوخۆ یەکنەگرتنمان لە ناوخۆی وڵات نەمانتوانی پارێزگاری لەو ناوچانەش بکەین کە بە خوێن گرتبوومان لە دوایی دەستپێکردنەوەی شەڕی مووسڵەوە سەرۆکی هەرێم باز لەوە کاڵێ ئێمە ئەو ناوچانەمان بە خوێن گرتەوە بە خوێنیش چۆڵی ناکەن ئەی بۆ بە خوێن چۆڵتان کرد بۆ چۆڵتان کرد بە ئاسانی تەسلیمتان کرد گەر ئێوە هیچ میکانیزمێکتان نەبوو بۆ پاراستنی ئەم ناوچانە هیچ تێڕوانینێکی دوورمەوتاتان نەبوو بۆ پارێزگاریکردنی ئەم ناوچانە بۆ لە سەرەتاوە کوڕی خەڵکتان لەم ناوچانە بە کوشدا بۆ ئەم کارەساتتان بەسەر خەڵکە هێنا مادام ئێوە هەر لە سەرەتاوە ئیتیفاقتان وابوو کە ئەم ناوچانە بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی بۆ ئەم خەڵکەتان بەم دەردەبرد بۆ ئەم هەموو قەیرانەتان دروست کرد بۆ ئەم سەرلێشێوەوێتان بەسەر خەڵکە هێنا بۆ کورد ئەبێ بەردەوام کۆڵی لە کۆڵ بێ و ڕاکات یعنی ئەمان کاتێک بیر لەمانە ئەکەیتەوە ئەمە یەکێکە لەو خیانەتانی کە لە مێژووی کووردا تۆمار کراوە هەرچەند من پێشکەشکارێکم ئەبێ بێلایەنانە هاوسەنگی بەرنامەکە ڕاگرن بەڵام بۆ ئێمە هەمیشە باسی قوربانیەکەین یەکێ لەو ئیشە گەورانی یا لەو ڕوودا و حەدەسە گەورانی لە ناو مێژووی ئێمە ڕوویاوە لە ماوەی ڕابردووە لە 25 نوە
ئەوە بوو ڕیفراندۆم کرا ئەمەش بۆ خۆی قوربانی ئەوێ لە پێناوی سربەخۆی یابوو ئەگەر ئێمە مەکەینە پاساوی ئەوە بۆ تۆ بێ ناوی ئەمە بنی کە دوژمنەکانمان بە خەبەر هاتن و کۆدەنگ بوون لەسەر قەزیەکەمان لە ناو مێژوشە خۆت ئەزانی لە ڕووی ئیقلیمی و نێودەوڵەتی و ناوخۆیەوە نمونەمان زۆرەکە دوژمنان ئەگەر لە ناو خۆیانە ناکۆ بوون لەسەر کێشەی ئێمە کۆبوون ئەگەر ئەمە ناوبین دەستە جەمعی یا ئیجماعی دوژمنان لەسەرەوەی کە ئێمە ڕیفراندۆمان کردووە دەستمان بۆ کارتێکی بەهێز برد ئەمەیان کردە پاسا وەڵام ناوبڕێوەرەکەم دوای ناوبڕەکە وەڵامی و پرسیارم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو دکتۆرە سۆزان بەر لە ناوبڕەکە پێم وابێت تۆزێ پرسیارەکەم بە درێژی کردیانی ئەگەر ئەمە بکەینە یعنی ڕیفراندۆم بکەینە پاساوی ئەو ئەمە وەکو قوربانیەکی ڕیفراندۆم و سربەخۆی وێنا بکەین بۆ ئەبێ ڕەخنەی لێ بگرین و ناوی بنین ناپاکی یا کشانەوە و خیانەت. من بۆ خۆم پێم وایە هەر دەستبردن بۆ کارتی ڕیفراندۆم بۆ خۆی هەڵەیەکی گەورە بوو هەر لە سەرتاوە ڕاکێشانی ئەم کارتە کارتێکی هەڵە بووە هەر لە سەرتاوە کارتێکی سوتاو بوو ئێمە هەمومان باش ئەزانین چه بارودۆخە ناوخۆیەکە چه بارودۆخە ئیقلیمی و نێودەوڵەتێکە هەماهەنگ نەبوو لەبار نەبوو بۆ دروستکردنی ڕیفراندۆم دەستبردن بۆ ئەم کارتە لە دوو لاوە زیانی گەیان بە کورد هەم کارتەکەی لە دەستمان دەرهێنا بە کارتێکی سوتا و ڕامان کێشا و ئەو شارشی لە دەستمان دەرهێنا هەم لە سەرتاوە ئێمە ئەمانزانی دەرنجامەکەی بە دۆڕان کۆتایی دی ئێستا ئەم ڕیفراندۆمی کە کراوە ڕیفراندۆم با بڵێن ناونیشانێکی زۆر گەورەیە و هەموو کوردێک ئاوەتە خواز بوو و کوردیش بینی و سەرباری ئەو هەموو ڕخنە و گلەیانی کە لە هێزە سیاسیەکانی کوردستان هەیان بوو بەڵام بەپیر ئەم ڕیفراندۆمەوە چوون و دەنگیاندا و بە ئومێدی ئەوەی دەوڵەتێکیان بۆ دروستکرێت بەڵام دروستکردنی دەوڵەتەکە لە ئەساسا بێبنەما بوو دەوڵەتێک دروست ناکرێت کاتێت تۆ ئەزمونێکی فاشلت هەیە لە حکومڕانیە ئەزمونەکانی مێژوتان خوێندووەتەوە شرۆڤەتان کرد و ئیشتان لە ناو کۆمەڵ لە بابەت و ڕووداوەکان بە تایبەتی مێژوینەوە هاوچەرخ کردووە ئەم ریفراندۆمە کە تۆڵێ بۆیە دەسی بۆ نەبرا ئەیچ کاتێک بۆ کورد گونجاوە دەسی بۆ بە لەوە زیاتر کە هەموو ناوچەکانی لەژێر دەستی هێزی ناوخۆی خۆیدایە و لە ناو ماڵی خۆیدایە شتێکی ئازادانە بۆ خۆی بکات هیچ کاتێکی تر جیاواز ئەم کاتە دەسی بۆ بردایە من یەک ڕەنگە بە پرسیارێک وەڵامی پرسیارەکەی تۆ بەمەوە ئێمە لە دوای نەوەیەکەوە هەرێمێکی سەربەخۆ بووین هیچ هێزێکی بیانی لە ناو وڵاتی ئێمە هەبوو هیچ داگیرکەرێک بەسەر ئێمەوە هەبوو بۆ ئێمە لە دوای نەوەیەکەوە کە هێزێکی وڵاتێکی سەربەخۆ بووین هەرێمێکی سەربە بۆ نەمانتوانی نمونەی ئەزمونێکی جوان پێشکەش بە وڵاتانی دەرەوە ئیقلیم بکەین بۆ نەمانتوانی ئێمە جگە لە ململانی ناوخۆ ئێمە ئەزمونێکی فاشلمان پێشکەش کرد آخر ئێمە چۆن ئەتوانین باز لە دروستبوونی دەوڵەت بکەین کە لەناو خۆیان ئێمە فەشەلمان هێناوە کە لەناو خۆیان ئێمە یەکنین و ململانێمان هەیە ئەوە چەند ساڵە هێزە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ دانیشون ناتوان لەسەر یەک خاڵڕێککەون بۆ سەرکردایەتی کوردی نەیتوانی ئەم هێزە سیاسیانە یەک خات بە گوتارێکی بەهێزەوە ئەمانە دەبوو ڕێفراندۆم بکرێت بێگومان تۆ کاتێک لەناو خۆدا ململانێ هەیە تۆ نەتوانی گوتارێکی بەهێزی یەکگرتو دروستکەی بە چ ڕوویەکەوە ئەچیتە ڕێفراندۆم کە لەناو خۆتا دژایەتی بۆ ڕێفراندۆم هەیە ئەسڵەن جارێ هەر عیبەیەکی جگار گەورەیە کورد بەرەو ڕێفراندۆم چێت کە خەونێکی لە مێژوونەی کوردە و لەناو خۆدا دوژمنایەتی هەبێ بۆ ڕێفراندۆم هەر بۆ خۆی ئەمە کارێکی نەنگەیان سوپاس دکتۆرە ئێمە دکتۆر جعفەر مێژوویەکمانەیە 26 ساڵە دەسەڵاتی ناوخۆی حکومڕانی کوردی حکمی خۆڕێبەریە حکومێکی خۆماڵیمان هەیە ئایا ئەکرێ بڵێن ئەم ڕووداوانەی ڕوویاندا مولەخەس یا دەرهاویشتەی نەتوانینی ئیدارەدانێکی باشی ناوخۆی بۆ لە باشووری کوردستان ڕاستیەکەی دکتۆرە جوان ئاماژەی پێدات گومان لەوەدا نیە ینی ئەمەی کە ئێستا ڕوودەدات ینی شتێک نییە دەرهاویشتەی ئەم چرکە ساتە بێت یعنی ئەمە بەرهەمی ینی ویلادەی قۆناغێک یاخود کۆمەڵی ڕوودا و کۆمەڵێک سلوکی سیاسی بەر لە خۆیەتی کۆمەڵێک ململانی سیاسی و کۆمەڵێک ئەدای ئیداری و سیاسی و ململانەیە کە لەم هەرێمەدا ئامادەبوونی هەیە و بەرهەمی تێنەگەیشتن و نەخوێندنەوەی باشی معادلاتی سیاسی نێودەوڵەتی و معادلاتی سیاسی ئیقلیمی و ئەم وێرانەیە کە لەناو خۆماندا هەمانە ینی ئێمە کاتێک کە تۆ پەنجە بۆ هەر دروشمێک یا پرسێکی نیشتیمانی دەبی
دەتەوێت و دەزانی لە بەرامبەر ئەم پرسەدا یاخود لە بەرامبەر پەنجەبردن بۆ پرسێکی نیشتیمانی وها گەورەدا دەزانی ناڕزایەتی هەیە، ناڕزایەتی ناوخۆ هەیە، ناڕزایەتی ناوخۆ لە بەرامبەر خودی پرسەکەنا لە بەرامبەر بکەرانی پرسەکە و ئەو مەرامانەی لە پشتی خودی پرسەکەەوە خۆی شاردۆتەوە کە زۆر جار ئێمە پەنجە بۆ پرسی نیشتیمانی دەبین بە ئامانجی ئەوەی دەمانەوەی وێنەیەکی جوان پیشانی دەرەوەی خۆمان بدەین یا خۆمانەوەکو قارەمانێکی نەتەوەی و قارەمانێکی نیشتیمانی پێناسە بکەین لە کاتێکدا خودی ئەم بکەرە ئەمە نییە، خودی ئەم بکەرە ناتوانانی ئەم متمانەیە پێ بدەیت لەبەر ئەزمموی پێشتر لەگەڵی هەیە لەبەرەوەی تۆ خستوتە بەردەمی ئەزمموی مێژووە لە ناو مێژوودا زانیتە ئەمە چ جۆرێک بکەرەوە دەتوانێت چی بەرهەم بهێن یاخود چی پیشانی تۆ داوە. ئەزمموی 26 ساڵی ڕابردوو ئەوەی پیشانی ئێمە داوە شکستیان بە شکست سپاردووە، وێرانەیەکیان بێ وێرانەیەکی تر سپاردووە، قەیرانێکیان بە قەیرانێکی تر سپاردووە. هەر ڕۆژە و ئەم میلەتە ئەم کۆمەلگای باشوورە لە نێو قەیرانێکدا نقم کراوە، یعنی ئەمە وای کردووە تۆ ناتوانانی بە ئاسانی متمانە بەم بکەرە سیاسیانە بدەیەوە کاتێک کە پەنا بۆ پرسێکی نیشتیمانی بۆ نمونەوەکو ڕێفراندۆم دەبات، پەنا بۆ پرسێک دەبات کە مژدەی دروستبوونی دەوڵەت بە تۆ دەبەخشێت. ئەمە بێم جۆرێک لە بێمتمانەی دروست بووە و خودی دەنگدانەکەش ئەم بێمتمانەی سەلمان ئەمە لەلایەکەەوە لە لایەک ترەوە تۆ جۆرێک لە ئیدارەدان هەیە لە وڵاتەدا پڕە لە نەدات پەروەری، پڕە لە بێدادی، پڕەتی لە ستەمی سیاسی، پڕەتی لە سەرکوتکردنی ئازادی، پڕەتی لە بێ یاسایی بێقانونی. لەم وڵاتەدا شتێک نییە ناوی قانون بێ. من بڕوام وایە هەر ئینسانێک خاوەن وجدان لەم وڵاتەدا ئەگەر قسە لە یاسا و لە قانون بکات لە وڵات تێدەگات لە چه ئاستێکی بێقانونی بێیاساییدا دەژی. هیچ قانونێکی ئەو پەرلەمانە نییە لە بەرژەوەندی خودی هێزەکانی دەسەڵاتنەوە بێ جێبەجێکراوێت لە وڵاتەدا. هیچ قانونێک نێن لەم وڵاتەدا بەیەک هەنگاو لە بەرژەوەندی خەڵکدا بێت و یەکێتی و پارتی جێبەجێ نایکەن. بەڵێ ئێمە زۆر بازە ئەزمونونەکانی کورد لەگەڵ نەیارەکانی ئەکراوە هۆکارەکانی زۆر جار دروست نەبوونی دەوڵەت و سەربەخۆی و نەگەیشتنی کورد بە ئاوات و ئامانجەکانی خۆی بە بڕوای و ئامانەی تۆ باسیەکەی و ئەوی دکتۆرە سۆزان لە ناکۆچی باسی کردووە ناعەدالەتی کۆمەڵایەتی و سیستەمی سیاسی ناوخۆی بە بڕوای تۆ نەیارەکانی کورد کە ئیجماعیان هەیە لەسەر ئەوەی کە کورد بێوێ هەنگایەک بەرەو شتێبنێ ئەمانەیان ئیسیغلال کردووە تاوەکو بتوان لە ڕێ ئەو خاڵە لاوازانەوە هەمیشە شکست بە هەوڵەکانی کورد بێنن. بێگومان هەموو هێزێکی ئیقلیمی ئێمە گومانمان لەوە نییە بەڕاستی من نازانم ئەگەر ئینسانێکی جاهلیش بێت لە مەجای سیاسەتدا هەر متابع بێ متابعێکی دووری ڕووداوە سیاسیەکان بێت لەوە تێدەگات کە ئێمە کاتێک دەست بۆ پرسێکی وەکو دەوڵەت دەبی هیچ گومانێک لەوەدا نییە کە تورکیا و ئێران و عێراق دژت دەوەستێتەوە بەر لە هەشتێک ئەمە ینی شتێکی بەدیهیە شتێکی بەڵگەنەویستە مسۆگەرە. من تێناگەم چۆن ئەم پیادە سیاسیانەی ئێمە ئەم هێزە سیاسیانەی ئێمە کە پەنایان بۆ ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی برد لەوە تێنەگەیشتن پێیان وا بەربەڕاستیەوانە بێدەنگ دەبن پێیان وا بۆ هەربەڕاستی لانی کەم دەوڵەتی چۆک و تورکیا خۆیان دەیانگوت پشتیوانمان دەبێت لە دروست بووین دەوڵەت ئەوە ڕۆژێک ئاڵایان هەڵداوە لە پشتی مەسعود بارزانیەوە یان پێیان وا بێ هەربەڕاستی ئێران بێدەنگ دەبێت لەبەرەوەی پەیوەندی بازرگانیمان هەیە و ئێران حەساری لەسەر و لەژێر ئابلۆقی نێودەوڵەتیدایە پەیوەندی بەو ڕێگە بازرگانیانەی ئێمە هەیە. ئەم خوێندنەوە نەزۆکانە ئەم تێگەیشتە نەزۆکە لە سیاست و لە پەیوەندی بازرگانی و سیاسی ئێمە لەگەڵ وڵاتانی ڕۆژەی ئێستا گومانی تێدانە ینی گومانی تێدانی ئەمە نەخوێندنەوەیە ئەمە تێنەگەیشتنە لە سیاست ئەمە نەزۆکێ لە کوردبیونی لە سیاست. ئێوە نەقدی مێژووەکەنەوە توێژینەوەکانیشتان بەشێکی زۆری بە تایبەتی جەنابوو لە بواری ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمی کوردی یعنی نەقدی کۆمەڵێک سەردەم و قۆناغی کە خەڵک وەکو دکتۆرە سۆزان وتی مێژووی ئێمە زۆرجار لەژێر کارکردی عاتیفە و سۆزایە. ئەگەر ئەم ڕووداوانەی لە کەرکووک و ناوچە جێناوکان لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویا و کۆمەڵێکی زۆر ناوچەی کوردستان تەسیمی هێزە عێراقیوینەکان کرایەوە بەبێت تەقە بەداخەوە لە هەندێک شوێن کارەساتی ناخۆش و دڵتەزیێنیشی لێکەوتەوە. ئەگەر ئەمانە لە ناو مێژووە بنووسرێتەوە سبەینێ هەروەکو ئەو ڕووداوانەی ڕابردووە کە ئێستا ئەوەی مێژوو ئەخوێنیتەوە هەز بە ویژدانێکی بیمار و هەز بە ئازارێکی قوڵەکەی لە ناو جەستەی ڕابردووی ئێمە. بەڕاستی مێژووی ئێمە پرێتی لە درۆ و بەشێک لە حرمەتمەیە ئەوانەی کە ئامادەنین ئەوانەی کە بێویژداین دەکەن جارێکتر ڕەنگە ئەوانەوەکو قارەمای نیشتمان وەک دنیا پاساویان بۆ دێنەوە بۆی کەرکووک بۆ تەسلیمکردن ناوچەدا بڕێنراوەکان کە بە خوێنی نزیکەی 2000 شەهید دراوە لە شەڕی داعشدا تاوەکو ئەو ناوچانە ئازاد کراون زیاد لە 1600 شەهید هەیە. هزار شەهیدێ ئەگەر ئەوانەی ئەم ڕۆژەش زیاد لە 50 بریندار هەیە باشە هەزاران خەڵک دەست و قاچی لە دەستداوە چاوی لە دەستداوە کەم ئەندام بووە. ئەمانە هەموو تۆوەلا دەنەی خۆیان
وەکو دکتۆرە باسی کرد خۆیان ئەم دروشمایان بەرز کرد بەەوە ناوچانەمان بە خوێن ئازاد کرد بە خوێن شۆ لەگەین چێ ئازیدا بە کورد بچێت لە شەڕی مووسڵ بەشداری بکات لە دەوروبەری مووسڵ چێ تەسکەی ئەم هێزە سیاسیانەی ئەم قیادە سیاسیانەی ئێمەی کرد کە بچێت کوڕی فەقیر و هەژار لە ناوچەکانی دەشتی نینەوە بە کوژ بلات چ زەمانەتێک هەبوو بۆ ئەوی کە تۆ بچی خوێنی خەڵک لەو ناوچانە بڕێژی کە خوێنی خەڵک دەڕێژی بۆ هێندە بە بێنرخ سەیری دەکەی جارێشتر بە بەتەقە چۆڵی دەکەی بە سیارە ڕادەکەی بە سیارش فریان ناکەوی ڕابکەی باشە ببوورە ئەگەر من تاساوێ بۆ ئەوان بێنمەوە دکتۆر حال لێرە ئەمەوێ ڕادگرم ئەگەر بواە وەکو ینی فەرماندەی بۆ نهێزەکانی هەفتا لە ڕابردووە باسی کرد و بەشێکی زۆری قیادی سیاسی کورد باسی ئەڵێن ئەگەر شەڕ بکرایە کۆمەڵێ چەک و تەقەمەنی بە هێز لەلایەن نارەکانی لەلایەن هێزەکانی عێراقەوە وڵوانێ کارەساتی گەورەتر و پرسەی گەورە ڕووی لە کوردستان بکردایە پێدوانی ئەمە جۆرە لە حکمەتە ئەمەیان هەڵبژار کە پاشە کشە بکەن کە زانیان بەرامبەرەکەیان سوورن لەسەر ئەوەی هێرش بکەن بۆ سەر کوردستان. وەڵام من حرمەت و ڕێزی زۆرم بۆ قسەکەی جەنابەت هەیە ئەوە تەنها درۆیەکی گەورەی بۆ خەڵک دەیکەن بەر لەم ڕووداوانە وایان نەدەگوت لەگەڵ هەر فەرماندەیەکیان قسە دەکرد هێزی پێشمەرگە هێزێکی قارەمانە لە جیاتی هەموو دنیا شەڕی داعش دەکات ئەفسانەی داعشی تێکشکاند ئێمە ئامادەین بۆ هەموو شەڕێک یەک بز لە خاچی کوردستان بێنە پێشەوە بڕۆ ڕاوێژکارەکانی مەسعود بارزانی فەرماندەکان ئەسکەریەکانی یەکێتی گوێیان لێ بگرەوە گوێ لە تەسریحەکانی پێشتریان بگرەوە پێش ئەم حەدەسە بزانە چی دەڵێن چ ئومێدێک بە خەڵک دەبەخشن ڕازگۆنین لەگەڵ خەڵک ئەمانە لە کاتێکدا لە ناوەدا وێرانن لە ئاستی ئیقلیمی وێرانن لە ئاستی نێودەوڵەتی وێرانن یەک دنیا پەیامی نێودەوڵەتی هەبووە یەک دنیا پەیامی ئیقلیمی هەبووە یەک دنیا بەدیلی باش هەبووە لەسەر دوابەدیل ئەمریکا وەزیری خارجی ئەمریکی تیلەرسن کە بە ئاشکرا یەک دنیاشتی باشی تێدایە بۆ ئێمە یەک دنیا دەستکەوتی سیاسی و نەتەوەی تێدایە بۆ ئێمە حتا بە ناوچە دەبراوەکانیشەوە کە ماوەی ساڵێکی داناوە بۆی کە ئەو ناوچانەیەکلا بکرێتەوە هەموو ئەو دەستکەوتانە تۆ وەلا دەنێ ئەبەم شێوە نەتیجەکەی دەبینی ئەمە ئەمە نەتیجەی تێنەگەیشتنە لە سیاست. بەڵێ سوپاس دکتۆرە سۆزان تۆ وەڵامەکەی دکتۆر جەعفەرم بۆ تەواو کە ئایا ئەگەر ئەمە لە مێژووە بنووسرێتەوە خرێتە پاڵکام لەو ڕووداوە دڵتەزێنانەی کە لە ناو مێژووی سیاسی کووردا لە ڕابردووی ئێمە بە تایبەتی بڵێن ئەگەر لە سەردەمی شێخ مەحموودیشەوە زیاد لە 100 ساڵ بەر لە ئێستا یا لە سەرەتای سایکس پیکۆ کە کوردستان دابەشەکرێ و کۆمەڵە کارەساتی ناخۆش ڕوو لە کوردەکە کام نمونەی لەو کارەساتانە ینی ئایا چۆنە نووسرێتەوە مێژووە ئێمە گەر خۆمان مێژوو بنووسینەوە بەداخەوە جارێکی سەر لە نوێ ئەماناکەینەوە بە قارەمانی مێژوو ئەگەر خۆمان بینوسینەوە بەڵام ئەگەر ئێمەی کورد زاکیرەمان لاواز بێ بەڵام مێژوو خۆی زاکیری زۆر بەهێزە ئەمانە وەکو خۆی تۆمارەکە ئەمانە هەموو ئەبن بە خاڵی ڕەش لە نێو مێژووی کووردا تۆمارەکرێ جیلێک دێت کە ئەم ڕاستیانەوەکو خۆی تۆمار بکە ئەبێ ئەم میلەتە و شار بێتەوە جارێکی تر مێژووەکو خۆی بنووسێتەوە جارێکی تر خائینەکان و خۆفرۆشەکان نەکەنەوە بە قارەمانی نیشتیمانی و شۆڕژگێڕی ئەبێ ڕۆژێک بێت ئەم خەڵکە وەکو گەلی فەڕەنسا بە ئاگا بێتەوە جیاوازی بکە لە نێوان گۆڕستانی شۆڕژگێڕەکان و گۆڕستانی خائینەکانە چۆن میرابۆ کە شۆڕژگێڕ بوو دواتر دەرکەوت کە خائینە و لەگەڵ پاشای فەڕەنسا دەستی تێکەڵ کردووە بڵێ لە دوای مردنیشی واز لە گۆڕەکەی ناهێنن لە گۆڕستانی شۆڕژگێڕانەوە پانتیۆن کە ئێستا لە فەڕەنسایە گۆڕستانەکەی ماوە دەری ئەهێن و ئەیبن لە گۆڕستانی خائینان ئەینێژن تاوەکو ئێستا شوێنەکەی میرابۆ لە نێو ئەو گۆڕستانەیە ماو لافتەیەکیان شوێنەکەی چۆڵ و لافتەیەکیان تیان نووسیوە بۆی هەر کەسێک کە ئەچێتە ئەوێ بیخوێنێتەوە کە ئەمە ڕۆژێک لە ڕۆژان گۆڕی میرابۆ بوو شۆڕژگێڕ بەڵام لەبەرەوەی خیانەتی لە میلەت کرد لێرە دەرهێنرا و برایە گۆڕستانی خائینان ئەبێ میلەت وشیار بێتەوە مێژوو وەکو خۆی بنووسێتەوە ئەمانی کە ئێستا پاساو ئەهێنەوە بۆ خیانەتەکانی خۆیان پێش ئەوەی ئەم هەنگاویان بنایە ئەبوایە هەموو ئەم لایەنانیان لێک بایەتەوە ئێستا باز لە نابەرابەری هێز و دەسەڵاتەکەن لە بەرامبەر سوپای عێراقا ئەی بۆ پێش ئەوەی شەڕ بکەن ئەمەیان نەئەبینی کە هێزی پێشمەرگە ناتوانێت بەرامبەر بە هێزی سوپای عێراق بوەستێ ئەی بۆ پێشتر ئەیان وت ئێمە وەک دکتۆر ئاماژەی پێکرد لەگەڵ ئەفسانەیەکی وەکو داعشە دڕندەیەکی وەکو داعشە ئێمە شەڕمان کرد ئێستا ناتوانن بەرگی حەشدی شەعبی بگرن ئەو حەشدی شەعبی کە هەر بە دەنگدانی خۆیان دروستیان کرد ئەی بۆ پێشتر دژی ئەمە نەوەستان بۆ پێشتر ئەم لێکۆڵینەوەیان لەم لایەنانە نەکردبوو ینی ئەمانە زانی چی من هەست ناکەم ئەمانە سیاسی بن ئەمانە مل ئەنێن بە شتەکانەوە دکتۆرە من پێشتیش ببوورە و پرسیارم کرد باسی ڕێفراندۆمم کرد ینی ئێمە ئەگەر ئەمە بخەینە ناو قوربانیەکی تری قوربانیەکانی کوردەوە و ئەنفال و کیمیایی باران و تەنانە ئەو کارە ساتانەی تری کە نەیارەکانی کورد بەسەر کوردیانە بۆ
ئەو پاساوە نەهێنینەوە بڵێن ئەمەش قوربانێکی تر بوو دامان لە پێناوی سربەخۆی و لە پێناوی ئەوەی ئێمەش ئازادیمانەوە لە سەدەی 21 با ئێمەش وەکو گەلان لە نەتەوە یەکگرتوەکان خاوەنی ئاڵا و خاوەنی لافیتەیەکی خۆمان بین و لە قانون و یاسای نەتەوە یەکگرتوەکانە 193 دەوڵەتی تیا با ئێمەش بیکەین بە 194 دەوڵەت نابێ هیچ نەتەوەیەک نییە هیچ تاکێکی کورد نییە کە حەز بەوە نەکا دەوڵەت و ئاڵای سربەخۆی خۆی هەبێ بەڵام کام دەوڵەت و کام ئاڵا ئەو ئاڵایی کە خستە ژێر پێی حەشدی شعبیەوە کە لەو ناوچانە دانیشت بووی تۆ ئەتوانی بە ئیتیفاق بیتە ژێرباری کۆمەڵێک خاڵەوە جێبەجێ بکەی بەم شێوازە ئەم ناوچانە تەسلیم نەکەی زۆر باشتر بوو لەوەی کە بەو شێوازە ئاڵاکەت بخەیتە ژێر پێی حەشدی شعبیەوە پێشتر ئەتوانی لەسەر مێزی گفتوگۆ دانیشی هەندێک تەنازولاتی کەم بکەی لە بەرامبەر ئەوەی ئەو ناوچانە وەرگریتەوە بەڵام نەتکرد لە دوای 2003ەوە ئێمە ئەو کات کە لە بارترین کات بوو کارتی ڕفراندۆمان بەرز نەکردەوە عێراقمان دروست کردەوە چوین پاڵپشتی ئەوانمان کرد حکوومەتی عێراقمان تەشکیل کرد ئەو کاتە ئەم کارتەمان بەرز نەکرەوە ئێستا بەرزیەکەینەوە کە حکوومەت لە ئەو پەڕی حکوومەتی عێراق لە ئەو پەڕی هێز و دەسەڵاتی خۆیەتی ئەمە نەزانی بە هەموو پێوەرە سیاسی و زانستیەکان ئەمە نەزانی سیاسی ئەگەیەنێ ئەم سەرکردانەی کورد بەبێ هیچ پێوە بەبێ هیچ لێکۆڵینەوە بەبێ هیچ پێوەرێکی زانستی و سیاسی و بەبێ هیچ لێکۆڵینەوە و تێگەیشتنێکی بارودۆخی نێودەوڵەتی و ئیقلیمی مل ئەنێن بە ڕووداوەکان یعنی وەکو کارتێک بمبورە وەکو کارتێک ڕای ئەکێش وەکو کارتی یانسیبی یان دێ یان نایە هەر بە نەسی ئەمە لە قسەی سەرۆکی هەرێما هەیە یان بەڵێ یان سەر ئەگرێ یان سەر ناگری آخر تۆ چۆن بەیانسیب ئیشەکەی لەسەر قەزیە کە زۆر حساسە یعنی وەکو هیچ بەڵێ بە بڕوای تۆ لە دوای ئەم ڕووداوانەوە ئەوە ڕووداوەکە ڕوویایەوە و خەڵک بێتاقەتە و ئەمیش بە کارەساتێکی تری ناو کارەساتەکانی مێژووی کوردوانە ئەکەن بە دوای ئەمەوە چ بژاردەیەکی تری سیاسەتکردن و بەڕێوەبردن و خستنە پێشەوەی سەرکردایەتی چینە لە کوردستانە پێویستە لە دوایم قۆناغەوە هەبێت ئێوەکو توێژەرێک لە بواری مێژووە کە تەجربەی ئەوانەتان خوێندوێتەوە نووسیوتانە من نازە من وەکو خۆم یەک قەناعەتم هەیە پێم وایە ئێمە دوا کارتی فشارمان کە ڕفراندۆم بوو لە دەست دەرهات وە لە دەستماندا و شکستێکی گەورەمان بۆ خۆمان لوتکەی فشارمان ئێمە لە دەستداوە ئێستا لە حاڵی ئێستا ئێمە شتێکی ئۆتۆمان بەدەستەوە نەماوە تاوەکو بانگەشی پێ بکەین ئەو کاتەی کە لە پێش هەڵگیرسانی بڵێن شەڕی مووسڵ ئەو کات زۆر لە ڕووناکبیرەکان لە سیاسیەکان هاواریان کرد بەبێ ئیتیفاق نەچنە ئەو شەڕەوە بەبێ ئیتیفاقی مۆرکرا و نەچنە ئەو شەڕۆ پێشمەرگە لەم شەڕانەیە بە کوشت مەدەن بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کوردی هیچمان نەبوو تەنها کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان هەیە کە مەسعود بارزانی ئەم قسەیەتی نە سەنەدی قانونی هەیە نە پاڵپشتێکی ئیقلیمی هەیە نە پاڵپشتێکی نێودەوڵەتی هەیە بەم شێوازە بم کارەساتی لێکەوتەوە ئێستا ئەوەی ماوەتەوە چییە ئەوەی ماوەتەوە ئێمە گەڕاوینەتەوە بۆ خەتی 36 نەوەتویەک یعنی دەسەڵاتمان تەواو کەم بۆتەوە کەرکووکیشمان تازە لە دەستداوە و ئەوەی ماوەتەوە بۆ سەرکردایەتی کورد ئێستا چیە ئێستا خەڵک لە ئومێدێکی زۆر گەورەیە ئەژی خەڵک ئومێدێکی بەم حیزبانە بەم دەسەڵاتە سیاسیە نەماوە ئەمە جگەلەوەی کەم هیچ یەکێک لەم حیزبانە خوان ناهێنە ژێرباری ئەم شکستە یعنی وا باشترە ئەم حیزبانی کوردستان اعتراف بکەن بەم شکستیان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی ڕوون بکەنەوە ئێمە کارێکمان کرد هەڵە بووین بەڵێ ئەم شکستەمان هێنا هەڵە بووین بەڵێ بەڵام وەرن باجارێکی تر هەوڵ دەین بۆ سەر لە نوێ دروستکردنەوە بەڵام ئەگەر اعتراف بکەن یعنی لەوانەیە مەترسیەوەیان هەبێ ئەبێ بەدیل هەبێ ئەوانیش نایانەوێت تەسلیمی بەدیلی بەڵام بەم چاواشەکاریە خەڵکی تر هێندە بەرەو ناومێدی بوون ئەچێ و ئێستا کوردستان لە مەترسی حەشدی شعبیەوە هەنگاوی ناوە بۆ مەترسیەکی تر کە مەترسی دوو ئیدارەیی و دروستبوونی شەڕی ناوخۆی ئەم تەپڵەی کە لێ ئەدرێ لە ڕاگەاندنەکانەوە کە ئەم یەکتر تەخوینەکەن و ئەم ئەو تەخوینەکە و ئەم شکستەکە خاتە ئەستۆی ئەو ئاماژەکانی شەڕی ئاماژەکانە بەڵێ جیابوونەوە و شەڕی ناوخۆیە کە کارەساتێکی گەورەتری بەدوایە دێ بەڵێ دکتۆر جعفر من ماوەی بەرنامەکەم تەواو بێ حەزەکەم وەکو دوا پرسیار لە بەڕێز خۆت ئەزانی لەم ماوەیە زۆر لە دروشمەکانی ناسیۆنالیزم و نەتەوە و ئاڵا و خۆشەویستی نیشتیمان و سنوور و کۆمەڵی ئاماژەی جیاواز وروژێنرا پێت وایە ئێمە ئەمانە ئەگەر کارتێکی فشار بووە بۆ نەیارەکانمان بەکاری بێنین یعنی ئەو سیحرەمان بەتاڵ بوویەوە لەم ڕووداوانەی کە لەم دوایاندا لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەریان ڕویاندا
ڕاستێکی من هەمیشە ڕەنگە دایان و تارم لەسەرەوە نووسێوێ لەسەر ئەم مەسلەی ناسیۆنالیزم و پەیوەندی بکەرە سیاسیانی ئێمەوە من بڕوام وایە ئەوانە تەنها لەناو ئەو چەمکاندا کار دەکەن تەنها بەکاری دێن و دەیانەوە لە پشتی ئەم چەمکانەوە وێنەیەکی جوانی خۆیان نیشاندن پیشانی دەروی خۆیان دەن پیشانی کۆمەلگاکانیان دەن وەلانی کەم هیچ لەسەر عاتیفەی خەڵک بکەن لەم ڕێگەوە فعلەن سەرکەوتوش بوون لانی کەم لە مەسەلەی ڕێفراندۆمدا کە وەکو پرسێکی نیشتیمانی هێنایانە پێش و توانیان عاتیفەی خەڵک بجوڵێنن لەوەی کە ڕاکردن لەم پرسە و نەچوونە نام پرۆسەکەەوە یەکسان دەبێت بە خیانەت خەڵکیش پێشوازی لێکراندازێ سەرکەوتوش بوون لەمەدا ئەجینا ئەمەی کە پەیوەندی بە مەسلەی پرسی نیشتیمانیەوە هەیە پەیوەندی بە مەسلەی ناسیۆنالیستیەوە ئەوانە لە چەتەیەکی ناسیۆنالیست زیاتری چتر نین ئەوانە کۆمەڵی چەتەنە لە پشتی دروشمی ناسیۆنالیستیەوە دەیانەوێت درێژە بەکاری تیجاری و بازرگانی و خوێنڕشتنی خەڵکی ئەم وڵاتە بدەن دەیانەوێت هەرچی دەستکەوتی بنەماڵەی و حیزبی و شخصی هەیە زیاتر بەدەستی بێنن هەرچی پرسی نیشتیمانیە لای ئەوان نرخی تەنها پرسێکی نییە تەنها ئەوەی کە نرخی هەیە بریتە لە دەستکەوتە شخصیەکانی خۆیان دەستکەوتی حیزبیەکانی خۆیان دەستکەوتە بنەماڵەیەکانی خۆیان و خودی ئەم ڕووداوە دڵتەزیێنەی کە لە کەرکووک ڕوویدا ئەوەمان پێ دەڵێت سەیریکەیە دوای ڕووداوێکی نیشتیمانی گەورەی لەم شێوەیە دوای کارەساتێکی لەم شێوەیە دەیان منداڵ بێباوک بووە دەیان شەهیدت بۆ هاتوێتەوە دەیان خەڵک خەڵک ڕای کردووە لە ناوچەکانی خۆی ماڵ و حاڵی بەجێهێشتووە سەیری دەستگاکانی ڕاگەاندنیان بکە سەیری تێدەگەی لە ئەخلاقی ئەمانە مۆڕاڵی ئەمانە چێ لە ئەمە بردینە دواوە ئەو پرسی ئەو متمانەی کە ویسمان چەندێکە ئیشی بۆ کرێ ئەمە بۆ خۆی بەتاڵ بووی و گەڕانیەوە چەند فەرسەخ بۆ دواتر من بڕوام وایە ئەوانە تەواو خاڵینە لە هەر پرسێکی نەتەوەی لە هەر مەسلەیەکی نیشتیمانی و هیچ مۆڕالێکی نیشتیمانی و ئەخلاقی و سیاسی نەتەوەی لە وجودی ئەوانەدا ئامادەبوونی نەماوە دواقسەد وەزیفەی خەڵک چییە لەمە دووە کە خەڵکێکی وشیار بێ خەڵکێک هات وەکو چاودێرێکی سیاسی ڕۆژە قسەیەکی جوانی کردوتیەوە ئێمە دەنگەکانین بە بەڵێ و کۆڵەکە خینە سەرشانی ئێوە دەفەرمونون ئێوە دەوڵەتمان بۆ دروستکەن و ئەوە ڕێفراندۆم با بکرێ و فەرمو پێشکەشان بێ ئەمە خەڵک ئەمەی بۆ کردن ئەی لەمە و دواکە وەزیفەی خەڵک چێ بێ کە بینی بە پێچەوانەوە دەرچوو هەوڵەکە ڕاستێکی من جگە لەوەی کەوانە گوناهباری یەکەم نیشێتی و پارتی لەم دۆخەدا پێم خۆش ئاماژە بۆش بدەم گۆڕان و کۆمەڵیش بەڕاستی دوو هێزی متبوونە لە ڕووی سیاسیەوە کە لە حەدەسە گەورەکاندا بێدەنجی گەورە هەڵدەبژێرن قسەکردن لەسەر تەلەڤیزیۆن و بەیان نامە و دنیا میکانیزمی تریان لەبەردەستدایە خەڵک ئەرچی خەڵکە درک بەم ڕووداوانە بکات درک بەم مەترسیانە بکات و ئەم هێزانە نیەتی ئەم هێزانە باشتر بخوێنێتەوە و ئەرچی خەڵکە بەڕاستی لە یەکەم هەنگاوی بەرپەرزدانەوەی ئەم ڕووداوانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە بەرامبەر یەکێتی و پارتیدا وەڕقەی تەلاقیان بۆ بەرزکاتەوە پەیوەندیەکانی نێوان جەماوەر و پێویستە ئەم دوو هێزە بەڕاستی ئەم دوو هێزە کاتی سووریان بۆ بەرزکرێتەوە تاو کۆتایی بە هەموو پەیوەندی دکتۆرە سۆزان لەمە و دووە و پرسیارەی دکتۆر جعفەریش لە بەڕێز گۆم بەڵام بە کورتی وەڵام بەرەو ماوەی بەرنامەکەم تەواوە لەمە و دووە ئەرکی خەڵک چییە ینی وەزیفەی خەڵک چییە خەڵک هات پشتیوانیکردن زیاد لە 90 بەڵێ بۆ ڕێفراندۆمێک کرد ڕێژەیەکی کەم نەخێری بۆ کرد ئەمە وشیاری کۆمەلگا بوو ئەی بە پێچەوانەوە کە نەتیجەکەی بەوە دەرنەچوو لەمە و دووە یعنی وەزیفەی خەڵک چییە بێت کە دیسانە و وشیارانە مامەڵە لەگەڵ ئەو دەرەنجامە خراپەدا بکە لێرەوە وەزیفەی خەڵک دەستپێکە ئەمەی ئەم هێزە سیاسیانە تا ئێرە کردیان و شکست و دەرەنجامەکانی سیاسەتی ئەم هێزانەمان بینی لێرە وەزیفەی خەڵک دەستپێکە ئەبێ خەڵک زۆر ئەم جارە ئازایانە و زۆر لێزانانە وەرەقەی سوور بۆ ئەم هێزە سیاسیانە بەرزکاتەوە پیان بڵێ بوەستن لە جێگەی خۆتان تەواو ئەم سەرکردایەتی سیاسیە سواوە تەواو ئێوە کارتان تەواو ڕێگە خۆشکەن با پەرلەمانێکی تر با حکوومەتێکی نوێ دەست بەکار بێ با هەڵبژاردنێکی نوێ بکرێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرت با جیلێکی تر بێنە سەر حکوم ئەمان دەسەڵات تاقیکەنەوە تازە بەم عەقڵیەتەی ئەم سیاسیانە پێم وانییە ئێمە بتوانین هیچ شتێک بکەین و بتوانین هیچ دەرەنجامێکی باش بەدەستەوە بدەین لە سیاسەتە بۆیە ئەبێ خەڵک ئەم جارە زۆر وشیار بێ ئەبێ سزای ئەم هێزە سیاسیانە بداوە لە بەرامبەرە دەنگی نەخێر بەرز کاتەوە بۆم هێزە سیاسیانە تاوەکو بتوانێ هەر هیچ نەبێ تۆزێک ئەم بارەلاری کە بەسەر کوردستانە هاتووە ماوەکەوتم تەواو بەڵام خۆ خەڵک لە ڕابردووشا کردی خۆ مامۆسایان بە هەزارانیان هاتنە سەر شەقامەکان داوای گۆڕینی ئەم سیستەم و حەق و مافی خوان کرد بەڵام گویان لێ نەگیرا پێدوانیە دوجار بۆ خۆی هێز یەکلایەکاتەوە ئەمە و گوێ لەو خەڵکەش ناگیرێت لەبەر ئەوەی ئێمە هەر یەکەمان کۆیلی
حزبێکین بەداخەوە ئەم خەڵکە ئێستا ئێمە ئەرکی یعنی سەرباری شکستی سەرکردە سیاسیەکان خەتای هەرە گەورەژەکەوێتە ئەستۆی خۆمان ئێمە خۆمان پشتیوانیانەکەین ئێمە خۆمان پاڵ پشتیانەکەین خۆمان دەنگیان بۆ دێن خۆمان ناوێرین لە ترسی پارتەکانی خۆمانە دەنگ هەڵبڕین تەنانەت لەم ڕووداوانی دوایە بەدەیان کادر نەی ئەتوانی تەنانەت دیڕێکیش بنووسێ لە دژی پارتەکەی خۆی بێگومان بەڵام هەر دەسەڵاتی سیاسی کە دوو هێزن بەرپرس بوون لە واقعی لە هەرێمی کوردستان ئەگەر خەڵک یەکگرتوو بێ ئەگەر خەڵک یەکگرتوو بێ یەکدەنگ بێ هیچ هێزێک نییە بتوانێ ڕێ بە ئیرادەی خەڵک بگرێ هیچ هێزێک گەلی فەڕەنساش گەلێکی بێ پشت و پەنا بوو گەلێکی بێسەرپەرش بوو بەڵام بە ئیرادەی خۆیان توانیان پاشا لە کۆشک بۆ دەرنێن و بیبەنە بەردەم زۆر سپاس بۆ دکتۆرە سۆزان کەریم توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد سپاس بۆ دکتۆر جعفەر عەلی توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارەتە سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەباندان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایە